باشە مامۆستا لێرە کتێبێک زۆر سەرنجی ڕاکێشان دەڵێ قورئان بە زمانی کوردی. بەڵێ ئەو بەشە ئەوەل جار ئەگەم با بچینە لێ ئەو بەشە لێ دەست بە ئەو قورئانی مامۆستا هەژاریان چاپی دووەمە لەسەر حیسابی ئەرچی کاک مەسعود بارزانی چاپ کراوە چاپشی دەگمەنە ئەوە بە قورئان بە زمانی عەرەبیشم داناوە ئەوەش بە قورئان بە زمانی کوردی ئیمە لە ساڵحی ئیبراهیمیە ناسراوە بە شەپۆڵ تەفسیریان هەر قورئان ئاەت بە ئاەت وعدی خۆی مەلا بووە هەر ڕۆژێ مەسەلەن مەجموعەی خەڵک لە مزگەوت کۆبووتەوە چەند ئاەتەشی تەرجمەی کردووە و لە شەڕەکە بەڵام تەرجمەکە لێکرا چاپی یەکەم لە تەهران کرا نادەکەی ئەو پێینە دەڵێتێت دەستکاری کراوە بەڕێکەوت پارتی دیموکراتی کوردستان بەڕێگا وەزارەتی ڕۆشنبیریوە مەلاسارە شەپۆل داوەت بکوتن لە ئوتێل شێراتۆن دابەزی بوو چون سەرم لێدا دیتم بە ڕەحمەت بێ کۆلتون نەمەر فەلەکەدیش لەوێ دانیشتە قسەمان دەکرد و بەحسی دنیامەکە گوتێ کاک ممتاز ئیشەکەم پێ دەگوتم فەرۆ گوتێ سیدەکەمی هینایە قورئانەکەمی دەڕامێنیە بەڵکو ئەتۆ بۆم چاپ دەکەین گوتم باشەمانە بەس گوتی پارەکەم هەندە وت بەسی پارەی بکە سیدەکەم بدێ بەس گوتم لۆم بنووسە کە ئەتوت ئەمن تەخویل کردێ ئەو قورئانە چاپ بکە بەدەست خەوتۆ لێرە باسمان کردێ یەک دەقە بێواشی بەدەست خەتی خۆی دەڵە من ممتاز حەیدەری دەستاڵە پێداوە ئەم قورئانە چاپ بکە منیش نووسیتم خەڵکیدا ئەم قورئانە پیرۆزە دەکەی چاپ دەکەم تەنها بە دیاری پێشکەش دەکەن نەڵێن بۆ تیجارەتی پێ دەکاتە بەناوی خۆم نووسیتم دەکات بەبەستم ئەوە 500 دانم بۆ چاپ کرد لەسەر بە پارەکەمان جێبەجێکە عەلاکولێ لە چاپخانەی هەرا دوای لێرکانە مزگەوتەکەەوە خاوەنەکە دەوڵەمەند بوو چون پێم گوتم بابەشە چوە هەیە وتە باش ئەمەش 500 دانە چاپ دەکەن سیدەکەم دانێ ئەوش 500 هەزار ئێسش بەدەست ناکە ئەو خەڵکەیە خوێندەواری نزماوی یعنیشە عەرەبی نازانن داوایان قورئانی دەکەن ئەو قورئانەمان بدە دەکەی ئەملۆکو واجبێکی ئاینی وەچ واجبێکی کۆمەڵاتی خاڵەکی گرنگ بە خەڵکی بزانێتم من لە ئەڵمانیای بووم کە ئەو کتێبە دەرچووم دەکەی تەلەفۆنیان بۆ کردم گوتن یەکێتی زانانی کوردستان بەیانێکیان دەرکردە دژی ئەوە دەڵێ ممتاز قورئانی ممتاز نا قورئانێک دەرچێدا قورئانی کوردی ئەو بەیان نەدیتێ منادەکەی قورئان بۆ کوردی ئەوەی لە بازار هەیە سەحب بکرێتەوە تەمام بەندەمەوەتی بازار دەستا و دەست تەوزیع کراسە مزگەوتەکە تەلەفۆنم لۆ تەهرانێک کرد مامۆستا شەپۆڵ ئەوسا مابوو گوتێت و تێکەڵمەوە تەلەفۆن لەگا کرد بگە دوی نەخوێندەوارینە بڕۆن جارە بەیەکەی ببینن ئەو جە بەیانی دەربکەن ئەو یەشتی زانانی کوردستان ئەو حاڵیان کرد بەهەرحاڵ من بە شانازیەوە یانە ئەو کارەشم کرد لە چارچوەی یارمەتی کتێبمدا بە کتێبخانەی حەیدەری چاپ و خەڵک چاپ کردیە ئەوەش وەکو ئەرکەشی ئاینی ئەو ئیشم کردووە دەست خۆش بە مامۆستا زۆر زۆر سوپاس